پەیام زانیاری ورد لەبارەی پارتی دیموکراتی گەلان هەدەپە و هۆکاری دەنگدانیان بە کەمال کڵجدار-ئۆغڵۆ ئاشکرا دەکات. هەدەپە چۆن دامەزرا؟ پارتی دیموکراتی گەلان هەدەپە پارتێکی چەپە لە 15 ئۆکتۆبەری 2012 دامەزرا. سەرکردەکانی دووپاتی دەکەنەوە، نوێنەرایەتی هەموو تورکیا دەکات و بە تەنیا شوناسی کوردی نییە. دامەزراندنی هەتەپە دوای ئەوە هات کە کەیسی داخستنی پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپە لە دادگای دەستوری تورکیا بوو. دوجاریش لە ساڵی 2014 داخرا. لە پەیڕەوی ناوخۆی هەدەپەدا هاتووە پارتەکە نوێنەرایەتی پەراوێزخراوەکان و هەموو پێکهاتەکانی کۆمەڵگەی تورکیا دەکات. هەدەپە باز لەوەش دەکات مافی خوێندن بە زمانی دایک و مافی خۆبەڕێوەبردن گرنگە و تا داواکاریەکانی گەلی کورد و عەلەوی دانیان پێدانەنرێت ئاشتی لە تورکیا بەدی نایەت. هەروەها هەدەپە لە کارکردنیدا پشتگیری لە یەکسانی جێندەری و مافی هاوڕەگەزبازان دەکات و دەڵێت دەنگیان بەرز دەکاتەوە. هەدەپە و هەڵبژاردنەکان بۆ یەکەمین جار هەدەپە لە 2015 بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی تورکیای کرد. لە هەڵبژاردننی حوزەیرانی 2015 توانی لە 13.2 دەنگەکان بەدەست بهێنێت و 80 کورسی مسۆگەر بکات. بەهۆی ئەوەی هیچ کام لە پارتەکان نەیانتوانی 50.1 بەدەست بهێنن لە مانگی 11 هەمان ساڵ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمان بەڕێوە چوو. لەو هەڵبژاردنەدا هەدەپە دابەزینی بەخۆیەوە بینی و لە 10.8 دەنگەکان و 59 کورسی بەدەست هێنا. لە هەڵبژاردننی 2018 پەرلەمانی تورکیاش هەدەپە دەنگەکانی زیادی کردەوە و ڕێژەی لە 11.7 دەنگەکان و 67 کورسی بردەوە. هەروەها لە هەڵبژاردنەکانی 2018 سەرۆکایەتی تورکیا سەلاحەدین دەمیرتاش لە 108.3 دەنگەکانی بەدەست هێنا. هەدەپە بۆچی پشتگیری لە کڵجدار-ئۆغڵۆ دەکات؟ هەدەپە لە ژێر ناوی پارتی چەپی سەوز بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیا دەکات. بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتیش دەنگ بە کەمال کڵجدار-ئۆغڵۆ دەدات. زانیاریەکان ئاماژە بەوە دەکەن پشتگیری هەدەپە لە کڵجدار-ئۆغڵۆ هیچ زەمانەتێکی بۆ چارەسەری پرسی کورد تێدا نییە و پارتەکەشی لە ڕابردوودا لە قەتڵ و عامکردنی کورد بەشدار بووە. هەڵوێستەکەی هەدەپە بۆ دەنگدان بە کڵجدار-ئۆغڵۆ وەک کاردانەوەیەک بۆ کارەکانی ئەردۆغان دژی هەدەپە و کورد دەبینرێت. لە ساڵی 2015 ڕەجەب تەیب ئەردۆغان تووشی پاشەکشە لە کرانەوە بەڕووی پرسی کورد هات. لە ئاکامدا سەرۆک شارەوانیەکانی هەدەپەی دوورخستەوە و قەیومی لە جێگەدانان و 11,000 بەرپرس و ئەندامی هەدەپەشی خستە زیندانەوە. لە نێویشیاندا سەلاحەدین دەمیرتاش و چەندین بەرپرسی باڵای هەدەپە هەبوون. سەرەڕای ئەمەش حکوومەتەکەی ئەردۆغان ئۆپەراسیۆنە سەربازیەکانی دژ ڕۆژئاوای کوردستان و پەکەکە زیاتر کرد. خاڵە لاوازەکانی هەدەپە چین؟ هەدەپە پارتێکی چەپە بۆ هەڵبژاردنەکانیش لەگەڵ پارتە چەپەکان هاوپەیمانی ڕەنج و ئازادی پێکهێناوە. ئەمەش لەگەڵ سروشتی زۆرینەی کوردانی باکوور ناگونجێت و فەرامۆشکردنی لایەنی ئاینداری زیانی زۆری لە پارتەکە داوە. یەکێکی دیکە لە خاڵە نەرێنی و لاوازەکانی هەدەپە و پارتی چەپی سەوز پشتگیریکردنە لە هاوڕەگەزبازان و مافەکانیان. ئەمەش وا دەکات دەنگدەری دینداری کورد لێیان دوور بکەوێتەوە. پرسی کورد لە تورکیا چی بەسەردێت؟ لە بانگەشەی هەڵبژاردننی هاوپەیمانی جمهور بە سەرۆکایەتی ئەردۆغان و هاوپەیمانی میلەت بەڕابەرایەتی کەمال کڵجدار-ئۆغڵۆ هیچ بەڵێنێک بۆ چارەسەری پرسی کورد و دانان بە مافە سیاسی، کولتوری و پەروەردەییەکانی بەدی ناکرێت. ناشزانرێت پرسی کورد دوای هەڵبژاردنەکان چی بەسەردێت؟